بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ پەیمانگا، سوپاس بۆ ڕاگرایەتی، سوپاس بۆ ئێوەی بەڕێز خوێندکاران. خۆشحاڵم کە بابەتێکی زیندووە و دەستخۆشیم هەیە بۆ پەیمانگا کە لەو جۆرە دیبەیتانە ساز بکات بۆ ئەوەی ئێمە یەکەوە لە مەجالە عەمەلیەکە لەوێ بووین. ڕەنگە ئەگەر لەگەڵ بابەتە ئەکادیمیەکە لێکی بین بتوانین بە هەردوو لامان شتێکی گونجاو پێشکەش بکەین. بۆیە زۆر خۆشحاڵم بەڕێزان بەو دیدارە. شەرمەندەشم کە قسە بۆ کۆمەڵێک مامۆستای بەڕێز دەکەم کە ئەوان لە من زیاتری لێزانن، بەڵام قەدەرە من ئێستا لێرە لەسەر بابەتی دۆلار قسە بکەم. بۆیە ئەگەر هەست بە ئیحراجیە کراوە مامۆسایان کە بە مامۆسای خۆمیان ئەزانم لێرەن لە ڕوو ئەکادیمیەکەیەوە ئەوان زیاتری لێزانن لە من بەتاکید. بابەتی اقتصادی عراقی بابەتێکی زۆر ئاڵۆزە بە حکمی ئەوەی عێراق بە کۆمەڵێک دۆخە تێپەڕیوە. ئەو دۆخانە هەر لە سەردەمی مەلەکیەوە دوای هاتوۆتە سەر سەردەمی جمهوری، لە جمهوریە سێ مەرحەلەی بەخۆیەوە بینیوە، پاشان ڕژێمی پێشوو ڕوخێنراوە، ڕژێمێکی تازە هاتوۆتە پێشەوە کەوا هێشتا گەڵاڵە نەبووە یاساکان چۆن مامەڵەیان لەگەڵا بکەن. ئەو دەستورەی کە لە 142 مادە پێک هاتووە تا ئێستا و دەستورە 54 مادەی نووسراوە و ينظم ذلك بقانون. عێراق وڵاتێکی فرەنەتەوە، فرە ئاین، فرە جیاوازی، بۆیە زەحمەتە دۆخی سیاسیەکەی جێگیر بێت. هەموو وڵاتێک کە دۆخی سیاسی جێگیر نەبوو دۆخی ئابووریشی جێگیر نابێ بەدڵنیایە. ئەگەر لە ئابووری عێراقەوە دەست پێ بکەین، عێراق لە مادەی 25 دەستورە باز لەوە کە نظامی بازاری ئازادە یا اقتصادی سووقیە، بۆ معنایی کەوا بۆ یەکەم جار ڕێگەی داوە کەتی تایبەت بەشداری بکات لە چالاکی ئابووریە. ئەمە وای کردووە کەوا تا ئێستا نموزەجێکی گونجاو لە عێراقا دروست نەبێت. ئابووری عێراق بە حکمی ئەوەی ئەگەر پێناسەی ئابووریەکەی بکەین، ئابووریەکی تاکسەرچاوەیە. ئابووری تاکسەرچاوە لە هەموو دنیا هەمیشە کۆمەڵێک لێکەوتەی ئەبێ کە ئەو لێکەوتانە لێکەوتەیەکی گونجاو نابن. بۆ نمونە عێراق اعتماد دەکاتە سەر سەنەعاتی استیخراجی لە بواری نەوتە لە 93 بەرەوژووری، کەواتە هەموو داهاتەکانی عێراق ئەگەر حسێبی کەین بە 100 ملیار دۆلار، ئەوان 93 ملیار دۆلاری لە نەوتەوە. نەوت سیلعەیەکی تەواو بووە، سیلعەیەکی منەزەبە، بە هەڵوێستێکی سیاسی، بە شەڕێکی عەسکەری، بە عەلاقاتی نێوان دوو وڵات، ئەم سعری ئەم کاڵایە بەرز و نزمەکە. بۆیە لە حاڵەتێکە پێش ئەوەی شەڕی رووسی و ئۆکرانی دروست بێ، سعری نەوت بەو شێوەیە نەبوو کە ئێستا هەیە. سعری نەوت هەمیشە بە هەڵبەز و دابەزار ڕۆیشتووە. بۆ نمونە پێش شەڕی رووس و ئۆکرانیا سعری نەوت بەو شێوەیە بەرز نەبوو بۆیە کە ئێستا هەیە. بۆیە لە حاڵەتێکە ئەبێ چاوەڕێ بکەین، عێراق چاوەڕێ ئەوە بکە، هەر کاتێ ئەو شەڕە کۆتایی هات یەکسەر سعری نەوت دابەزێ. بۆیە عێراق تەسریفەکرێ بە وڵاتانەی کەوا اقتصادێکی ڕێعی هەیە، اقتصادی تاکسەرچاوە هەیە. تا ئێستا عێراق نەیتوانیوە حتا اقتصادە ڕێعیەکەی لە سەنەعاتی استیخراجیوە بگوێزێتەوە بۆ سەنەعاتی تەحویلی. بۆ نمونە بەرمیلە نەوت کە لە ئێستادا لە 80 دۆلارایە، ئەو وڵاتانەی کە لە ئێمە یەکڕن و نەوتیان نییە خۆیان 1200 دۆلاری پێ پڕەکەنەوە، یعنی قازانجی ئەوان زۆر زیاتر لە قازانجی وڵاتانەی کە نەوتەکە دەرێن. ئەو وڵاتەی کە ئێمە بەشێکین لە عێراق لە ئێستادا زیاتر لە 8 ملیۆن کەس موچە وەرەگرێ لەم وڵاتە کە ئەگەر سەیری موازنە بکەن زیاتر لە 150 موازنە بۆ موچەی هاوڵاتیانە ڕۆ بۆ موچەی فەرمانبەران و ئەو کەسانەیەکەوە. بودجەی عێراق لە ئەم ساڵدا کە تاکە بودجەیە کە نزیکەی 500,000 کەسی تیا تەعین نەکرێ، کە ئەمە لەناو قانونی بودجە ئەو بەڕێزانەی کە شارزان لەو مەجالە بە کوفری ئابووری دانرێت، چونکە تۆ ئەم ساڵ 500,000 کەس ئەمەزرێنی. ئایا بۆ ساڵەکانی داهاتوو چیت هەیە؟ چۆن ئۆفەر بۆ ئەوانەی تازە دروستەکەی؟ بۆیە عێراق لە مەرحەلەیەکی بوونی دەوڵەتۆ بۆ مەرحەلەیەکی دەولەی عەمیقە ڕۆیشتووە و ئێستا ئەتوانین بڵێن عێراق بەرەو مەرحەلەی لادەولەیە ڕۆە. ئایا ئەگەر ئەو داهاتانەی کە ئێستا عێراق تەخمینی کردووە لە یەک حاڵەتە ئەگەر ئەو داهاتانە بەدەستی ناو چیەکە لە موچەخۆرەکانی کە لە کاتی ساڵی 2016 بەڕێزان عێراق لە 82 ملیار دۆلارەوە کە ئێستا 150 ملیار دۆلار احتیاطی نەقدی هەیە، لە 2014 82 ملیار دۆلاری هەبووە هاتووەتە سەر 43 ملیار دۆلار. لە کاتێکە سەندەری دەولی ئەبێ احتیاطی نەقدی لەگەڵەوەی غیتای عوملەیە
ئایا تا چ ئەندازەیە دەتوانێت ئیسفادە لەوە بکات. بۆیە هەموو وڵاتێک ستاندەرەکەی بێ احتیاتی نەقدی پێویستە بەشی 6 مانگی خەرجیەکانی ئەو وڵاتە بکات. خەرجە پێویستەکانی عێراق بەڕێزان 53 تریلیۆن لە ئێستادا بێجگە تاعینکردنی ئەو 500,000 کەسە 53 تریلیۆن دینار خەرجی فقط فەرمانبەرانە، 9 تریلیۆن دینار تەنها حسابی ئەو سولەف و قەرزانەیە کە عێراق ساڵانە ئەبێ بیداتەوە. کەواتە ئەگەر هەموو خەرجە پێویستەکانی عێراق باس بکەین، عێراق پێویستی بەلانی کەمەوە بە 70 تریلیۆن دینارە بێ. ئەگەر داهاتەکەی نەگەیشتە 70 تریلیۆن دینار، ئایا چیەکە وەگەوەی لە هەرێمی کوردستانە ڕوویدا دوایی نیوموچە و چارەکە موچە و ئەوانە دروستکرا کە شەلەل بە اقتصادی وڵاتەکە ئەهێنێت. عێراق لە ئێستادا خاوەنی 125 میلیارد دلار قەرزە بەڕێزان. لە ساڵی 2004 کاتێک ڕژێمە ڕوخێ 51 میلیارد دلار قەرزی لەسرە. مجموعەی نادی پاریس لەگەڵ مجموعەی خارج نادی پاریس لەگەڵ مستەسمیرینی ئەجانب لەگەڵ موسساتی دەولی ئەم چوار تەصنیفە پارەی قەرزیان لای عێراق بووە. لەبەر ئەوەی دەوڵەتان ئامادە بوون وەفدێکی تەفاوزی لەگەڵ هەر چوار گروپەکە دانیشتن، نادی پاریس کە زۆرترین قەرزەکانی عێراقی لابوو لە 51 میلیارد دلارەوە هێنایەنە 7.8 یعنی 7 میلیارد و 800 میلیۆن دلار قەرزەکانی عێراق. بەڵام بەداخەوە لە دوای 2004 تا ئێستا گەیشتۆتەوە 125 میلیارد دلار کە 41 میلیارد دلاری هیدوەلی خلیجیە کە پێوتێ قروض بەغیضە یاخود ئەو قەرزانەی کەوا تا ئێستا پاکتاو نەکراوە، نە عمولەی دیارە، نە فایدەی دیارە، نە ئەقساتی دیارە و نە مطالبەیش یەکەن بۆیە وەکو وەرەقەیەکی سیاسی دانراوە بۆ عێراق. هیچ وڵاتێک لە منتقا بەقەدەر عێراق قەرزی نییە و قەرزی لەسەر نییە. لە ڕووی کاشەوە گەر بینە سەر سیاسەی نەقدی، عێراق لە ئێستادا نزیکەی 80 تریلیۆن دینار پارەی طبعی هەیە. 80 تریلیۆن دینار پارەی طبعی هەیە. لە ستەندەری دەولیە هەر وڵاتێکەوە چەندێک نەقدی هەیە ئەبێ 1.2 یعنی بە ئەندازەی ئەوە لەگەڵ 0.2 دۆلاری هەبێ بۆ ئەوەی باڵانسەکەی پێ ڕابگرێت. لە ئێستادا ڕاستە عێراق 115 میلیارد دلار احتیاطاتی نەقدی هەیە. ئەم احتیاطە نەقدیە کە 115 میلیارد دلارە نزیکەی 38 تا 40 میلیارد دلاری سەنەداتی خەزانەی ئەمریکی کڕیوە بعیدەت المەدا و قەریبەت المەدا، بعیدەت الأجل و قەریبەت الأجل. بەشێکی حسابی SDR کە لە سندوقی نەقدی دەولی دانرێ بۆ حاڵەتی کەوارث، بەشێکی ئاڵتونە کە لە ئێستادا عێراق لە ڕووی تەصنیفی ئاڵتونەوە سیهەم وڵاتی عالەمە و پێنجەم وڵاتی عەرەبیە لەوەی کەوا زۆرترین کوتلەی ئاڵتونی هەیە. بەڵام ئایا ئیسفادەی لەم ئاڵتونە کردووە یانە؟ دوای کۆمەڵێک متابعات لە لیژەی مالی لە ساڵی 2015 و دوای لە خولی چوارە ماکردمان، عێراق نەیتوانیوە ئیسفادە لە کڕین و فرۆشتی سەبایەکی زەوی بکا و ئاڵتون بکا، بۆیە بە زەرەر بۆی ماوەتەوە. عێراق تەعامل لەگەڵ سەلەی عملاتەکە، بەڵام بەشی زۆری ئەوەی کە هەیەی احتیاطاتی نەقدی دۆلارە، کەواتە خاوەنی ئەم دۆلارە وڵاتێکی ترە کە ئێمە ئەبێ مامەڵەی لەگەڵا بکەین، بمانەوێ یان نەمانەوێ بەرژەوەندەکانی ئەو وڵاتە بپارێزین. چۆن ئێمە مامەڵەمان لەگەڵا کردەوە؟ طبعاً هەموو وڵاتێک لە وڵاتەکان ارتباطی عملەی هەیە بە عملەیەکی ئەجنەبیەوە بەو 15 عملەی کە لە عالەما هەیە. معلومی بەڕێستان ئەوانەتان کە لە بەجار لە کارگێڕیەکە ئەخوێنن یا سەقافەیەکی عامتان هەیە، لە ساڵی 1945 لە مؤتەمەری بریتن وودز دۆلار کرا بە احتیاطی دەولی. هەر وڵاتێک دۆلاری لابێ لە مقابلی هەموو 36 دۆلارێکە ئۆنسەیەک ئاڵتون یەدرێتێ. بۆچی بوو؟ بۆ ئەوەی حربی عالەمی تازە تەواو بوو یا بەرەو کۆتایی ڕۆیشت ئەم مؤتەمەرەیان کرد، بۆ ئەوەی ئەمریکا لە ڕێگەی دۆلاری ئەمریکیەوە بتوانن بە خوتەی مارشال ئەوروپا ئاوەدانکەنەوە. ئەم خوتەیە بەردەوام بوو تا ساڵی هەفتاویە، کاتێک بانکی فیدراڵی فەڕەنسی داوای ئاڵتونەکانی کردەوە، وتی دۆلارێکی گەورەمان لا کەڵەکە بووە. نیکسۆن پێیوت ئەو ئیتیفاقی کە کراوە بۆ 45 بووە، بۆ 71 نییە. بۆیە هەموو دۆلارەکان بوون بە وەرەقەیەک لای ئەوان و هەموو ئاڵتونەکان کەوتە جانبی ئەمریکیوە. ئەو بابەتە پێوترێن نەکسەی نیکسن شۆ. دوای ئەوە وەزیری خارجیەی ئەمریکی عملەی دۆلار هاتە ئاخر عملە، بۆیە محاولەیەکی دیکەیان کرد بەوەی نەوت بە دۆلار بفرۆشن. ئەوە بوو هێنری کیسنجەر لەو کاتە کە وەزیری خارجی ئەمریکیە دێتە خلیج قەناعەت بە سعودیەکانەکە کە نەوت بە دۆلار بفرۆشن، بۆی دۆلار دیسان باڵانسەکەی بەرز بێتەوە و فعلاً لە دوای هەفتاویەکەوە توانیویانە نەوتی وڵاتانەی کەوا مصدری ئەساسی ئۆپیکن بە دۆلار بفرۆشێ بۆ ئەوەی بتوانن دۆلار هەمیشە تەڵەبی لەسەر هەبێ. لە ئێستادا دۆلار سلعەیەکی سیاسیە، واتە ئەمریکا ئەوێ بەم سلعەیە کە ئەگەر حسابی نەقدی کاشی ئەمریکی بکەین
تا ئێستا 19 تریلیۆن و 900 ملیار ئەگەر بکرێ بڵێن 20 ملیار دۆلار طبعی کاشمان هەیە ئەوە حسابی مشتقاتی دۆلار ئەوەی مامەڵەی پێوەکرێ 6 تریلیۆن دۆلارە. بۆیە چەندێک حەجمەکەی هەیە ئەوە سێ قاتی ئەوە تعامل کراوە بە مشتقاتی. بۆ نمونە من خاوەنی دەفتەرێک دۆلار بووم چوم لە بانکێک دامناوە سەنەدەکەم وەرگرتووە چوم سەنەدەکەم لە شوێنێکی تر خەواندەوە کاتێک کە دەفتەرێکم لە بانکەکایە بەڕەسید خاوەنی دەفتەرێکم ئەمەشم وەکو ڕەهن داناوەوە دەفتەرەکەی من لە ئێستادا دوو دەفتەرەکەونە. بۆیە ئەو 20 تریلیۆنە تەبعە ئێستا 6 تریلیۆن تەبع معاملەی پێوەکرێ ساڵانەیش کە نزیکەی 1 تریلیۆن دۆلار طبعی ئەمریکی دێتە ناو بازارەکان وەکو احتیاطێکی نەقدی و هەموو وەرەقەیەکی 100 دۆلاری لە نێوان 13 تا 4 سنت کە لە ساڵی 2013 ئەم وەرەقەشینەی کە ئێستا هەیە دۆلاری شینی پێوترێ لای کاک حاجی جەباروان مەشهورە ئەو وەرەقەیە تەنها 4 سنتی تێچێت. تەسەووری ئەوە بکە ئەگەر بەرمیلێ نەوت ئەمریکا بیکڕێ بە 100 دۆلار کە ڕۆژانە 14 ملیۆن بەرمیل نەوتی ئەوێ 20 ملیۆن بەرمیل نەوتی ئەوێ 14 ملیۆنی لە دەرەوەی استیرادەکە واتە هەموو بەرمیلێک ئەو 4 سنتی بۆکەوێ نەک 100 دۆلاری بۆکەوێ کە وڵاتانی تر ئیسفادەی لێەکەن. بۆیە دۆلار هەیمەنەیەکی سیاسی اقتصادی بەسەر هەموو عملەکانی عالەمە بە حکمی ئەو اقتصادە زەبەلاحەی کە ئەمریکا هەیەی. مەرحەلەی دۆلار لە پێش ڕژێم مامەڵەتکردن بە دۆلار لە عێراقا جۆرێک لە قاچاقی بەخۆیەوە بینی جۆرێک لەوەی کەوا ناکرا مامەڵەی دۆلار بکرێت. بۆیە لە 2003 کە ڕژێمە ڕووکرێ اینجا دۆلار بە شێوەیەکی ئاشکرا دێتە بازارەوە. ئەوانەی کەوا تەمەنیان ئەوەیە کە بیریان بێتەوە کە لە ساڵی 2003 کە عێراق ڕووخێت نرخی ئەو پارە تەبعی کۆن کە پێوترێ ئەو نەقدەکەی کە سەدام تەبعی کرد 3000 تا 4000 لە مقابلی 1 دۆلارەواتە 300,000 یا 400,000 لە مقابلی 100 دۆلاریا بوو. لە یەکەم تەبعی دیناری عراقی کە مەشهورە بە دیناری برێمەری 150,000 دیناری ئەو تەبعە کرا بە مقابلی 100 دۆلار. لە 150,000 تا 2006 بەردەوام بوو دوایی کرا بە 126 دوایی کرا بە 116 دوایی کرا بە 118 دوایی 118کە عمولاتیان بۆ زیاد کرد بوو بە 120 دوای 120ەکە بوو بە 145 145ەکە ئێستا کراوەتەوە بە 130. ئەمانە هەمووی کۆمەڵە قۆناغن بابەتەکان هەندێکی سیاسیە هەندێکی فعلەن سیاسەی نەقدی بووە. سەردەمی سینان شەبیبی کە یەکێکە لە مەشهورترین محافزەکانی بانکی مەرکەزی مجرد سیاسەی نەقدی بوو و تعاملێکی مالی کراوە لەگەڵ بابەتەکە بەڵام لە دوای ئەوە بووەتە قەزەیەکی سیاسی. لە ئێستادا دۆلار کە لە 145 هێناوەتە 130 یەکێک لەو هێزە سیاسیانەی لە کاتی بانگەشە تهدیدی ڕئیسوزەرای کردووە کە ئەگەر دۆلار نێنیتە 130 ئەوە گەورەترین خۆپیشاندانی لە بەغا لەسەرەکەم بۆ ئەوەی حکوومەتەکە لە ماوەی 2 مانگا بڕوخێنین. ئەم دۆلارە لە ئێستادا بووەتە سیلعەیەکی سیاسی. عێراق دوای ئەوەی لە ساڵەکانی 2005 بەدواوە حتا وەکو ئێستا نزیکەی 1 تریلیۆن و 500 میلیارد دۆلار حسابی نەوتی فرۆشتووە تا 2014 لە 157 ئەم دۆلارە دیسان چووەتە دەرەوە لە ڕێگەی مەزادی عوملەوە کە ئەم مەزادی عوملەیە لە 2015 ئێمە بەحسێک کە بەڕێز مەرحومی چەلەبی پێشکەشی کرد کە لە 157 ئەم پارەیە چووەتە دەرەوە 200 میلیاری ئەگەر بەڕەسمی چوو بێدە دەرەوە 112 میلیاری سەرنوشتی دیار نییە. بۆیە هێزە سیاسیەکانی عێراق ئەمایان وەکو ئیستیسمار مامەڵە لەگەڵ کردووە کە ئێستا وەکو ئیستیسمار دیسان مامەڵەی لەگەڵەکەن. ئەوانەی کە بانکیان هەیە خەڵکی سادە و ئاسایی نین هەموو هێزە سیاسیەکان کەم شاریکن لە حکوومەتا بە هێزە کوردیەکانیشەوە بنووکیان هەیە لەگەڵ شەریکاتی حەواڵات ئەگەر وەریگرن بە 130 ئێستا لە بازاڕای دەنە 152 واتە هەموو 100 دۆلاریە گەوان 22 دۆلار کە کەسایەتی هەیە لە ناو مەجلیسی وزەرا هەفتانە 3 ملیۆن دۆلار قازانجی دەستکەوتووە یا هێزی سیاسی هەیە ساڵانە 4-5 میلیارد دۆلاری دەستکەوتووە لەو مەجالە. بۆیە دۆلار ئەگەر سلعەیە وەکو نەقد مامەڵەی لەگەڵا بکەی کێشە دروست ناکە بەڵام کە بێتە سلعەیەکی سیاسی ئەوە ئەو کێشەیە دروستەکە کە ئێستا هەیە. ئەمریکیەکان پێش ساڵێک لەمەوە پێش لەبەرەوەی دروستبوونی حکوومەتەکانی عێراق لە 2005 هەتا 2000 تا حکوومەتەکەی عادل عەبدولمادی بە تەوازن دروست کراوە لە نێوان بەرژەوەندیەکانی ئەمریکا لەگەڵ بەرژەوەندیەکانی ئێران. لە حکوومەتەکەی عادل عەبدولمادیە ئەم باڵانسە تێکەچێت زیاتر بەرژەوەندیەکانی ئێران مامەڵەی لەگەڵاکرێ لە ناو پەرلەمان و لە ناو حکوومەتیشە و عادل عەبدولمادی یەکەم خوتووە نای بە پێچەوانەی بەرژەوەندیەکانی ئەمریکا ئەوە بوو بەرەو سین عەقدێکی لەوێ لەگەڵ سینیەکان کرد
کە 500 ملیار دلار پرۆژە لە عێراقا جێبەجێکەن ئەوە بوو خۆپیشاندان بەرامبەر بە عادل عەبدولمەهدی کرا ڕوخێنرا دوای کەسێک هات مەحسوب بێت لەسەر ئەمریکیەکان لە سەردەمی کازمیا پێی وتراوە کە ئەبێ مینەسەی ئەلکترۆنی پابەندی بەڵام مماتەڵەیان کردووە لە بەرەوەی ئەو هەشتا بانکەی کە لە عێراقا هەن هەمویان بانک نین بە معنە جدیەکەی بە معنە پرۆفیشناڵەکەی بانکمان هەیە بەڕێزان لە یەکێک لەو شارانەی هەرێمە بیناکەی 8 قاتە 8 نهۆمە بەڵام لە بەغای 1 ژوور و 1 کۆمپیوتەر و 1 حرەسی هەبووە و ساڵانەی 4 ملیار دلار مەزادی عوملەی وەرگتووە کەواتە ئەم بانکانە تەنها وەکو دوکانێکی حەواڵە مامەڵەیان کردووە بۆ ئەوەی دۆلار بەدەست بێنن و دۆلار بفرۆشن بەو سیارەی کە حکوومەتەیدا و بە هاوڵاتیان بۆیە هاوڵاتیان 2000 بوون دەتە قوربانی ئەو بابەتە لە کاتی زیادکردنی سەری دۆلار لە 120 بۆ 145 دوو پێشنیار هەبوو ئایا عێراق تووشی عجزی موازنە بووە ئایا موچەی فەرمانبەران کەمکەونەوە یاخود قیمەی شیرائی پارەکەی کەمکەنەوە کە دەستیان برد بۆ کەمکردنەوەی موچە بازاڕی عێراق و شەقامی عێراقی جوڵاو قبوڵی ئەوەی نەکرد بۆیە ناچار بوون با بڵێن فێڵێک لە هاوڵاتی بکەن قیمەی شیرائی پارەکەیان لێ سندەوە بەوەی ئەگەر هاوڵاتیەک ئەگەر لەو پێش 1,200,000 دیناری هەبوو بێ واتە مانگانە 1000 دلاری وەرگتووە هاتن کردیان بە 145 بۆ ئەوەی 1,200,000 وەرگێ یعنی 800 دلار وەرەگرێ بۆیە لە ئێستادا هاوڵاتی لەژێر دوو بەرداشا بووە لەگەڵەوەی نرخی دۆلار لە عێراقا گۆڕانکاری بەسەر هاتووە لە ساڵ 23 قوەی شیرائی پارەکەی لێسەنراوەتەوە لە هەمان حاڵەتا بۆرساتی عالەمی هەموو کاڵاوپەر لەسەر ئاستی جیهانی هەمووی گران بووە ئەوانەی لە مەجاڵی سەناعاتە ئیشەکەن ئەزانن ئاسن ئەلمنیۆم شەکر چا هەموو ئەمانە گران بوو بۆیە دەخلی هاوڵاتی گەیشتە لە 150 لە ئێستادا ئەو هێزە سیاسیانەی کە حکوومەتیان دروست کردووە ئەیانەوێ زیاتر لە دوو انتخابات بکەن لە مانگی دە انتخاباتی ئەنجومەنی پارێزگاکانە لە مانگی 4 ساڵ 2024 انتخاباتی مەجلیسی نوابە انتخاباتی هەرێم بڕێوەیە انتخاباتی لەوانەیە مەجلیسی اتحاد بڕێوە بۆیە ئەوانەی کە ئێستا حکوومەت پێگەن ئەیانەوێ بە شەقام بڵێن ئێمە بووین توانیمان دۆلار لە 145ەوە بگەڕێنینەوە بۆ 100 بۆ ئەوەی بتوانن جەماوەردی ساندەنگیان بداتێ بۆیە دۆلار کراوەتە قەزەیەکی سیاسی ئەگینان لە ڕوو ئەکادیمیەکەی و زۆربەی زۆری ئەوانەی لەو شانە قسەکەن ئەڵێن ئەم بابەتی گۆڕانکاری لە دۆلارە سعری یا سیقە بە دیناری عراقی لەقەکا بۆیە هاوڵاتی عراقی لە بری ئەوەی دینار خەزنکا لە ماڵەکانیان کە لە ئێستادا لەو 8 تریلیۆن دینارەی کە هەیە طبعا حجمی کوتلەی نەقدی لە عێراقا نزیکەی 80 تریلیۆنە حجمی تەبادل کاوەی لە ناو بازار و بنکانە هەیە نزیکەی 40 تریلیۆنە لەو 40 تریلیۆنە نزیکەی 90 تریلیۆنی لە ناو ماڵەکانە کە هیچ وعایەکی استثماری نییە ئەو لە پشتەکەی شاردوێتەوە ئەو لە سەقفەکەی شاردوێتەوە ئەو لە شوێنێکی دیکە شاردوێتەوە بۆیە نەقدی عێراقی متمانەی نەماوە ئێستا ئەو 90 تریلیۆنە بەرەو ئەوە ڕۆیشتووە کە بکرێ بە دۆلار و لە ماڵەکانە ئینجا لە 5 وەرەقەوە هەتا وەکو دەفتەر و دوو دەفتەر بۆیە تا ئەو کاتەی دۆلار سلعەیەکی سیاسی بێ و ئەمریکیەکان بیانەوێ بەکاری بێنن بۆ ئەوەی سزای بەرامبەرەکانی پێ بدرێ لەو ئاڵۆزیە هەر ئەمێنێتەوە تا ئەو کاتەی عێراق ئەتوانێت ڕێگە بگرێت لە چوونە دەرەوەی دۆلار ئەو ئیستقرارە بەخۆیەوە بینێ و تا ئەو کاتەی اقتصاد لە خزمەتی سیاسەتا بێ ئەو وڵاتە اقتصادەکەی مستەقر نابێ بۆیە هەمیشە بێمە جەنابتان خەڵکی خوێندکار و ئەکادیمین هەوڵی ئەوە بدرێ کە سیاست لە خزمەتی اقتصادا بێ بۆی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان دابین بکەین والسلام علیکم ورحمة الله وبركاته